بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار آمين. صلاة خوي پروردگارتان لێ بێ برانی بەڕێز. ئیمشەو لە خزمەتان ئابین پێکەوە باز لە بابەتێکی گرنگەکەین، ئەویش حسنی ظن بەخوای پەروەردگار کە پێچەوانەکەی سوئی ظنە. حسنی ظن بەخوای پەروەردگار بەرهەمی ئیمانە، ئەو ئیمانەی کە ئینسانی مسلمان لەگەڵ ئینسانی غەیرە مسلمان جیا ئەکاتەوە، ئینسان بە بیر و باوەڕەکەی جیا بێتەوە لەگەڵ ئینسانی کافر، لەگەڵ ئینسانی بێباوەڕ، کە جیاوازی نێوان ئێمە و جیاوازی نێوان ئەهلی کوفرە، ئەهلی ئیمان و ئەهلی کوفر. بەرهەمی ئەو ئیمانە یەکێک لە بەرهەمەکانی حسنی ظنە بەخوای پەروەردگار، گومانی باش بەخوای پەروەردگار. ئێمەی ئیماندار ئەو ئیمانە تا چەند ڕەنگی داوەتەوە تیاماندا و وای فێر کردوین، وای ڕاهێناوین، وا ڕەنگی داوەتەوە تیامانە کە گومانی باشمان هەبێ بەخوای پەروەردگار. بۆ ئەمە بەستە ئەچینە خزمەت چەند ئایەتێکی قورئانی پیرۆز و چەند فەرمودەیەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم و هەندێک ئەقوالی سەلەف و بەرهەمەکانی حسنی ظن و ئەو قەولانەی یاخود ئەو وتانەی کە ئەهلی باطل یاخود ئەوانەی کە سوئی ظنیان هەیە ئەیڵێن چین چۆنن، پشت بەخوای پەروەردگار لەم سات و کاتەیە کە ئەوەندەی وەقتمان بەدەستەوە بێ باز لەمانە ئەکەین. یەکەم ئاەت کە لە خزمەتانە باسی ئەەکەم لە سوورەتی ئالی عیمران لە ئاەتی 154 خوای پەروەردگار باسی هەردوو تاقمی ئیماندار و ئەو تاقمەش کە لە نێو ئیماندارانە خۆیان حەشار داوە کە نیفاقیان هەیە، خوای پەروەردگار هەموو لایەکمانی لێ بە دوور بگرێ. بە وێنەی شەڕی بەدر لە شەڕی ئوحود نمونەمان بۆ دێنێتەوە، چۆن لە شەڕی بەدر خوای پەروەردگار وەنەوسێک خەوێکی کەمی هێنا بەسەر باوەڕدارانە وەکو وزەبەخشینێک بە باوەڕداران بۆی کە تین و هێزێکیان وەبەر بێ لەو ماندووبوونەی کە هەیانە، بۆ ئەوەی کەوا زیاتر بە تاقەت بن ڕوبەڕووی کافرەکان بنەوە بە هەمان شێوە. خوای گەورە ئەم نیعمەتی جارێکی تر ڕژاندە سەر باوەڕدارانە لە شەڕی ئوحودە. بەڵام کافرەکان ئەمەیان یاخود بڵین ئەوانەی کە ئەهلی نیفاق بوون کە هەر لە پاڵ ئیماندارانیشە هاتبوون بۆ جەنگیش، ئەمەیان خراپ وێ ناکرد، گومانی خراپیان بەخوای پەروەردگار برد، وەکو خوای پەروەردگار بۆمان ئەگێڕێتەوە ئەفەرمێ وەطائیفەة قەد ئەهەمەتهم ئەنفوسهم. کۆمەڵێکیان خەمی چیان بوو؟ خەمی خۆیان بوو، داڵغەیان لای ئەوە نەبوو، بیریان لای ئەوە نەبوو کە ئەم وەنەوسە ئەم خەوە ئەمە هێزێکە وزەیەکە بۆ ئەوان، ئەمە خێری تایە بۆ ئەوان، بەڵکو بە پێچەوانەوە یەظنون بالله غەیر الحەق، گومانی خراپیان بەخوای پەروەردگار برد. ظن الجاهلیە، گومانی نەزانانەیان بەخوای پەروەردگار برد. حتى ئەیانوێت یەقولون هەل لەنا من الأمر من شيء، يعني ئەمە هیچ هەیە بۆ ئێمە، يعني ئەمە هیچی تایە. طبعا ئەمە بە تەڵفیسیەوە ئەیانوێت، ئەوان گومانیان وابوو کە ئینسان ئیمانی هێنا و باوەڕی هێنا، هەرچەند باوەڕەکان باوەڕێکی ڕەسەن نەبوو، دامەزراو نەبوو، باوەڕێکی بەرژەوەندی خوازانە بوو، وا باوەڕیان هێنابوو کە ساردی و گەرمی نەبینن، وا باوەڕیان هێنابوو هەرچی کەوتی لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله ئیتر بەردی سارد و گەرم نەیەتە ڕێی، هەوراز نەیەتە ڕێی، شکست نەیەتە ڕێی، هەمیشە هەر سەرکەوتوو بێ، کە ئەمە تێڕوانینێکی خراپە کە بە پێچەوانەوەیە. خوای پەروەردگار هەروەکو لەم ئاەتەیە بۆمان بەیانەکە کە ئەفەرمێ وەلیەبتەلی الله ما في صدوركم وليمحص ما في قلوبكم، بەڵکو ئێمە لێ ناگەڕێین، ئەوانە تاقیەکەینەوە، لە بێژنگیان ئەدەین بزانین چی لە دەرونیانە هەیە، ئەو ئیمانە ڕەسەنە یان ڕەسەن نییە. بۆیە خوای پەروەردگار ذەمی ئەوانەمان بۆکە کە گومانی خراپیان بەخوای پەروەردگارە برد. خوای پەروەردگار تووشی ئیمتیحان و تاقیکردنەوەمان ئەکا بۆ ئەوی بزانین ئەو ئیمانە ڕەسەنە یان نا، بزانین ئەو گومانەی بەخوای پەروەردگار بردومانە تا چه ئەندازەیەک یەقینێکی لێکەوتەی ئیمانێکی ڕەسەنە. خوای پەروەردگار باسی لە سوورەتی ئەلحاقە
باسی ئەو کەسانەمان بۆ ئەکا کە لە ڕۆژی قیامەت نامەی ئەعمالیان بەدەستی ڕاستیان وەرەگرن. دەرئەنجامی ئەمە باسەکە کە ئەمانە گومانی باشیان بەخوای پەروەردگار بووە. ئیمانەکە ڕەنگی داوەتەوە تیایانە. ئینسان ئەگەر باوەڕێکی ڕاستەقینە و دروستی هەبێ خوا خالیقێتی دروستی کردووە لی ناکەوێتە گومانی خراپەوە کە ئەمەی کرد نەتیجە کتابەکە بەدەستی ڕاستی وەرەگرێ وەکو ئەفەرمێ فەئەما من ئوتیە کتابەه بیەمینیه فەیەقول هاؤم اقرءوا کتابیە. ئەوە نەتیجەی ئەوەیە چییە؟ ئینی ظەنەنت ئەنی ملاق حسابیە. ئێمە یەقینمان هەبوو تەمەن لێرە ئەو ظەنە بە مانای یەقین دێ. ئەو تێڕوانین و گومانەی ئێمە بەرامبەر بەخوای پەروەردگار گومانێکی دروست بوو، تێڕوانینێکی دروست بوو. ئێمە ئەمانزانی خوای پەروەردگار پاداشمانەداتەوە. یەقینمان هەبوو خوای پەروەردگار کردەوەکانمان زایە ناکە. ئەو ڕەنجومان دووبوونەی کە داومانە لە پێناوی خوای پەروەردگارە خوای گەورە پاداشمانەداتەوە. لە سوورەی ئەلفەتح خوای پەروەردگار دیسان باسی ئەوانە ئەکا کە گومانی خراپیان بردووە بە خوای پەروەردگار. دیسان ئەهلی نیفاق ئەفەرمێ ويعذب المنافقين والمنافقات. ئەوانەی کە دووڕوو بوون، ئەوانەی کە مشریک بوون، چ لە ئافرەتان و چ لە پیاوان، الظانین بالله ظن السوء، ئەوانە گومانی خراپیانە بر بەخوای پەروەردگار، گومانی جۆرا و جۆریانە بر بەخوای گەورە. عليهم دائرة السوء، بەڵام ئەو بەسەر خۆیان ناشتێتەوە. وغضب الله عليهم ولعنهم وأعد لهم جهنم وساءت مصيرا. خوای پەروەردگار سزایانەدا، عذابی بە ئێشیانەدا. خوای گەورە خەشم و قینی خۆی ئەڕێژێ بەسەر ئەو کەسانەیە کە گومانیان وایە خوای پەروەردگار لیان خۆش نابێ، گومانیان وایە خوای پەروەردگار ئەمانی خۆش نابێ، گومانیان وایە گومانی خراپ بە هەموو جۆرەکانی و کە ئیسا دینە سەری ئەوانەت ئەو جۆرە قسانە و دەستەواژانە چین کە لەو جۆرە خەڵکە ئەوەشێتەوە کە گومانی خراپیان بە خوای پەروەردگار هەیە. خوای گەورە هانمانەدا وەستەعینوا بالصەبر والصەلاة، ئەفەرمێ ئیستیعانە بکەن، پەنا بگرن بە خوای پەروەردگار، ئارام بگرن، نوێژەکانتان ئەنجام بدەن، چونکە ئەم نوێژکردن و بەردەوام بوونە لەسەر نوێژ دیسان کەسێک ناتوانێت ئەنجامی بدا ئەگەر لە خوا نەترسێ. ئەمەش الذين يظنون أنهم ملاقو ربهم وأنهم إليه راجعون. چێن ئەوانەی کە لەم کاروانە بەردەوامە بن، چێن ئەوانەی لە ئیسلامەتیا کۆڵ نادەن، ئەوانن بە ئەوڕیان بە ئەجر و پاداشتێ، ئەوانن گومانیان وایە کە ئەگەنە خوای پەروەردگار، ئیش بۆ ئاکەن بگەنە خوای پەروەردگار، بەڵکو ڕقیان لە لیقائی خوای پەروەردگار نییە، پێیان خۆشە بگەنە لیقائی خوای پەروەردگار، چونکە ڕۆژانە بەردەوام چرکە بە چرکە ئەمان زەخیرە ئەنێرن لە پێش خۆیانەوە بۆ ئەوەی لای خوای پەروەردگار پاداشتەکەی وەرگرن. خوای گەورە باسی چیرۆکێکمان بۆکە کە چیرۆکی یونس پێغەمبەرە سەلامی خوای لێبێ. ئەفەرمێ وذنونی إذ ذهب مغاضبا فظن أن لن نقدر عليه. کاتێ ذنون کەمە بەسی پێ یونسە یعنی صاحب الحوت کە تووڕەبوو لە قەومەکەی، دیارە تووڕەبوونی لە قەومەکەی ئەو هۆکارەکەی ئەو بۆ خەڵکە بە قسەیان ناکرد، ئەو خەڵکە ئیمانیان ناهێنا، ئەمانەی کردە پاساو کە ئەو قەومە بەجێ بێڵێ کە بە بیانووی ئەوەی ئەرزی خوا فراوانە، زەوی خوا فراوانە، لێرە نا لە شۆنێکی تر دەعوو بانگەوازەکە، بەڵام مۆڵەتی خوای پەروەردگاری وەرنەگرت بوو، بەبێ ئیذنی خوای پەروەردگار ئەو قەومەی بەجێ هێشت. خوای گەورە لۆمەیەکە، سەرزەنشتێکە، وە سزایەدا. ئەفەرمێ مادام ئاوا گومانی برد فظن أن لن نقدر يعني أن لن نضيق، يعني وایە زانی ئێمە زەوی لێ تەسک ناکەینەوە، وایە زانی ئێمە سزای نادەین، بەڵێ ئێمە سزایە دەین. بۆیە هەر کەسێک ڕاکە، هەر کەسێک هەڵبێ لەدەست ئەوەی کەوا بێزار بێ لەدەست عیبادەت، لەدەست خواپەرستی، دەعوا، بانگەواز، هەر جۆرێک لەمانە بەڕاستی بە هەڵەیە چووە، تێڕوانینێکی هەڵەیە، چونکە دنیا بەهەشت نییە. دنیا بە یەکشت ئەبێتە بەهەشت بەوەی کەوا ئینسان بینی لەگەڵ خوای پەروەردگار خۆشکە، بەوەی دڵی بکاتە لانەی ذیکری خوای پەروەردگار، هەمیشە ذیکری خوا بکە، هەمیشە پەیوەندی لەگەڵ خوای پەروەردگار نەبچڕێ، بە ئەوەندە لەذەت و چێژەی تایە بەوە ئەتوانێ دنیای خۆی خۆشکە. ئەگەر نا وەکو دنیای مادی، وەکو دنیای
ئەوەی کە تووشی بەڵام موسیبەت ئەبین هەوراز و نوشێوەکانی دنیا بەڕاستی خوای پەروەردگار وعدەی تاقیکردنەوەی پێداوین نەک وعدەی ئەوەی کە ئێمە بەحەوینەوە بەحەسینەوە لێرە بەڵکو ئێرە جێی مەمەڕە مەقەڕنیە و شۆنیمانەوەمان نییە. خوای پەروەردگار ئەم ظەن و گومانەی یونسی سەرزەنش کرد کە گومانی وابوو خوای پەروەردگار سزای نادا. بۆیە فەرمێ لە سوڕەتی کەهف باسی ئەو دوو چیرۆکێکمان بۆ جێڕێتەوە لە نێوان ئەو دوو کەسەیە کە یەکێکیان فەرمێ وما أظن الساعة قائمة ولئن رددت إلى ربي لأجدن خيرا منها منقلبا. بالرفيقكي إلى دور رفيق بوني كي كان دولة من بو خواي پەروەردگار ناز و نعمەتی ڕژان لەسەریا کە هەردووکی هەر تاقی کردنەوەیە چ ئەوەی کەوا نەبوو بێ و هەژار بێ و چ ئەوەی کە دەوڵەمەند بێ و ناز و نیعمەت خوای پەروەردگار بیڕژێنێ بەسەریا. ئەمەی کە خوای گەورە کردووی بە خاوەن باخ و باخات و بێستان بە ڕەفیقەکەی وت فەرمووی من گومان نابم ڕۆژی قیامەت واقع بێ و بێتە جێ یعنی پەیدا بێ قەناعەتم وانی کەواتە ئەمە گومانێکی خراپە ئەمە نەتیجەی ئەوەیە کە ئیمانێکی دامەزراوی نییە بە دەلیلی چی ئیمانیشی هەبووە بە دەلیل ئەوەی کە ئەفەرمێ وەلئین ڕودیت اینجا ئەگەر بگەڕێمەوە کەواتە ئەمە ئیمانی هەیە بەڵام ئیمانێکی لاواز یان نەتوانین بڵێن هەر زۆر لاوازە اینجا دیارە ئیمانیش پلە پلەیە ئیمان زیادەکە و کەمەکە بزانین لە کام جۆرە ئیمانین کام حوسنی ظەنمان هەیە بە خوای پەروەردگار بەڵێ ئەفەرمێ ئەگەر من بگەڕێمەوە ئەوە بە مەسیرم لە تۆ باشترە کەواتە ئەمە خوای پەروەردگار لۆمەی ئەم جۆرە گوماناکە خەڵک نابێ گومانی ئەها بە خوای پەروەردگار بەرێ وا بزانێ بەوەی کە ئەم دەوڵەمەندە و عیلمی زۆرە و پارەی زۆرە باشترە خوای پەروەردگار دیارە ئەمی بە باشتر داناوە. خوای گەورە فەرمێ فما ظنكم برب العالمين ئیمانداران گومانتان چۆنە بە خوای پەروەردگار هەر کەس حاڵی خۆی حاڵمان ئێستا ئەپرسین گومانمان چۆنە بە خوای پەروەردگار. ابن مسعود فەرمێ قەسەمەن بالله ما ظن أحد بالله سوێنە خوا بە خوای پەروەردگار هیچ کەسێ نییە گومان بەرێ بە خوای پەروەردگار إلا أعطاه ما يظن إلا خوای پەروەردگار ئەوەی پێبەخشێ ئەوەی پێدا کەوا گومانی پێ بردووە. ئینسان گومانی چۆن بوو بەخوا خوا ئەوەی پێبەخشێ گومانت وایە خوات خۆشەوێ خوا توی خۆشەوێ هەر شتێک کە بەسەر ئینسان دێ تێڕوانینی تۆ لێکدانەوەی یەکێک لە ئێمە بەرامبەر بەو ڕووداوە کە خوای پەروەردگار بەسەری هێناوین چۆنە خوای پەروەردگار ئاوا حسابمان لەگەڵاکە. خوای گەورە فەرمێ إنه ظن أن لن يحور ذەمی کافرەکانەکە ئەوان گومانیان وابوو کە ناگەڕێنەوە بەڵێ ئەگەڕێنەوە خوای پەروەردگار سوێن دەخوا کە ئەگەڕێنەوە و زیندویانەکاتەوە و لێپرسینەوەمان لەگەڵەکە. ئەلا يظن أولئك أنهم مبعوثون ئایا ئێوە گومانە بن کە زیندوو نابنەوە بەڵێ زیندوو بنەوە بەڵێ هەر یەکەتان ئەهێنرێن لە بەردەم دادگای خوای پەروەردگارە ئەوەسێنرێن بە خۆمان و کردەوەکانمانەوە. بەڵێ پاشان جابر بۆمانە گێڕێتەوە کە خوای گەورە لێ ڕازی بێ ئەفەرمێ بۆ خۆم گوێم لێ بوو لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم 3 ڕۆژ پێش لە وەفاتی یعنی 3 ڕۆژ بەر لە وەفاتەکەی گوێم لێ بوو فەرموو لا يموتن أحدكم إلا وهو يحسن الظن بالله عز وجل با کەسێک لە ئێوە نەمرێ ولا تموتن إلا وأنتم مسلمون با کەسێک لە ئێوە نەمرێ إلا گومانی باش بە خوای پەروەردگار بەرێ یعنی گومانی باش بە خوای پەروەردگار چۆنە ئەو حاڵی کە تایەتی بزانێت کە خوای گەورە ئەوە خێری بۆ ئەو ئەوێ لەسەر ئەو حاڵە ئیتر ئەو حاڵە نەخۆشیە ئەو حاڵە دەوڵەمەندیە ئەو حاڵە جوانیە عیلمە زانستە نەبوونەش هەر شتێکە گومانی باش بەرە ناکرێ ئینسان بەرامبەر بە خوای پەروەردگار کە ئاگاداری نهێنیەکان و ورد و درشتی ئینسانە گومانی خراپ بە خوای گەورە بەرێ. لە حەدیثی قودسیە هاتووە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەجێڕێتەوە لە خوای پەروەردگارەوە کە فەرمێ أنا عند ظن عبدي بي من لەگەڵ گومانی باشی بەندەکەم ئەم حەدیثە قودسیە ئەبو هورەیرە ئەجێڕێتەوە کە فەرمێ إن خيرا فخير ئەگەر گومانی خەیری بێت ئەوە خەیری تووشە بێ اینجا خێرەکە لە قیامەتە لە دنیاە لەوەیە کە دڵی خۆشە کە هەندێک قیاساتمان هەیە ئینشاءڵڵا بە کورتی باسی ئەکەین و ئین شەڕن فەشەڕ ئەگەر گومانی خراپی برد و شەڕی برد ئەوە بێگومان شەڕی توش دێ.